من هیچم نەکردووە تا زۆر ناوم بێ من تەنها و تەنها ئەو واجبەی لەسەر شانم بووە ئەوە بکردووە زۆرشتی تر هەیە ئەبێ بیکەم بۆ خەڵکی چەمچەماڵ زۆرشتی تر هەیە ئەبێ بیکەم بەرامبەر بە زیان لێکەوتوانەی کە لە چەمچەماڵ هەبێ هەندێک هاوڵاتی هەیە ماڵەکەی دوکانەکەی سیارەکەی زەرمەند بووە بۆیە 3 جار پارە وەرەگرێت هەندێک هاوڵاتی 2 جار ماڵەکەی و ئۆتۆمبیلەکەی هەندێک هاوڵاتیە تەنها یەک جار یا ئۆتۆمبیلەکەی یا ماڵەکەی یا دوکانەکەی لا دروستبوونی ساتەوەختی لە فاوەکەی چەمچەماڵ ناوێک زۆرترین دووبارەبوونەوەی هەبوو ناوی مامۆستا عەتا ناوی مامۆستا عەتا بۆ ئێمە ناسراوە بەڵام چی دەربارەی خەڵک من ئێستا لەگەڵ مامۆستا عەتادا گفتوگۆ دەکەم باسی ئەوەم بۆ بکە ئەم متمانە لە چیەوە هات کە قوباڵ تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت متمانەی سەرۆکی کۆمسیۆنەکەی بە مامۆستا عەتا بەخشی لەگەڵ مامۆستا عەتادا گفتوگۆ دەکەم مامۆستا عەتا سڵاوی لێبێ و ئەم کاتت باش با مایکەکەت بۆ دابین و دەستگەین بە گفتوگۆکانمان مامۆستا عەتا لە پێشەکیەکەمە باسی ئەوەم کرد کە ناوێک زۆرترین دووبارەبوونەوەی هەبوو لەم ڕووداوەی چەمچەماڵ ناوی مامۆستا عەتا بۆ ئێمە ناسراوە بەڵام چی وای لە مامۆستا عەتا کردووە مامۆستا عەتا چی کردووە بۆتە جێگەی متمانەی قوباڵ تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت کە بەرپرسیارەتی کۆمسیۆنێکی گەورەی هاوکاریکردن و قەرەبووکردنەوەی خەڵکی چەمچەماڵی پێ بدات بەناوی خۆی گەورە میهرەبان ڕاستیەکەی من نەگر بڵێم وەکو وجدانی خۆم من هیچم نەکردووە تا زۆر ناوم بێ من تەنها و تەنها ئەو واجبەی لەسەر شانم بووە ئەوە بکردووە تەنها و تەنها ئەو متمانەی کە عقوبات بە منی بەخشیوە باسی ئەو متمانەی مامەڵەم کردووە و تەنها و تەنها ئەوەی کە وجدانم داوای کردووە بۆ خەڵکی لێ قەوماوی چەمچەماڵی بکەم ئەوەم کردووە لەسەر و ئەمە هیچی زیایم نەکردووە بۆیە ئەگەر ناوی من هاتبێ لەوەی کە من کارێکی زیادەم کردەوە من کارێکی زۆر باشم کردو پێم وایە هێشتا بەدڵی خۆم نییە من پێم وایە هێشتا زۆرشتی تر هەیە ئەبێ بیکەم بۆ خەڵکی چەمچەماڵ زۆرشتی تر هەیە ئەبێ بیکەم بەرامبەر بە زیان لێکەوتوانەی کە لە چەمچەماڵ هەن بابەتەکە ئەگەر لە چەمچەماڵ بچینە دەرەوە مامۆستا عەتا دوور بێ لە هەر شوێنێکی تری ئەم کوردستانە ڕووداوێکی هاوشێوە ڕووداتەوە مامۆستا عەتا بە هەمان نەفەسی چەمچەماڵ ئامادەیە کار لەو شوێنانەش بکە من لە هیچ کاتێک لە هیچ بەرپرسیارەتێک نەوەستاومەتەوە نەپرینگاومەتەوە تەرەدودم نەبووە لە هەر کاتێکا و لە هەر جێگەیەکە بەرپرسیارەتێک بە من سپێردرابێ بۆ ئەوەی ئیشێ بکەم کارێ بکەم خزمەتی خەڵکی بکەم لە هەر ناوچەیەکی جوگرافی بە دڵنیایی ئەو ئەرکە ئەو واجبە ئەو کارە بە شەرەفێکی گەورە ئەزانم و بە ڕێزێکی زۆرەوە سەیریەکەم بە دڵنیایی هەر جێگەیەک لەم پارچەیەک لەم کوردستانە هەر شارێک لەم کوردستانە بۆ من جێگەی ئەرک و جێگەی واجب و جێگەی خزمەتکردنە کە شانازی پێواکەم باشە مامۆستا عەتا بابینە باسی دەستپێکردنی دابەشکردنی هاوکاریەکان وردەکاری دابەشکردنی هاوکاریەکەم پێ بڵێ کۆمسیۆنەکە لە دروستبوونی ساتۆختی لافاوەکەەوە خەریکی کارکردن و ئەمڕۆ دەست بە دابەشکردنی هاوکاریەکان دەکرێت هاوکاریەکان چین وردەکاریەکانمان پێ بڵێ ئێمە تیمێکی تایبەتمان دروست کە سەردانی ماڵانیان کرد کە ئەپلیکیشنێکی ئەلکترۆنیان هەبوو سەرجەم ئەو داتا و زانیاریانەی کە پێویست بوو لەسەر ماڵەکان بۆیان کردەوە زەرەر و زیانەکانیان نووسی بە فۆتۆی و ڤیدیۆ زەرەر و زیانەکانیشیان تۆمار کرد ئەپی ئەو سیستەمە یەکسەر ڕاستەوخۆ هەموو زەرەر و زیانەکان نرخی وەرگرت و بۆ هەر ماڵێک لیستێک دەرچووە کە بڕی هاوکاری بۆ ئەو زەرەر و زیانانەی تیا دیاری کراوە ئەمڕۆ پرۆسەکە وایە کە بۆردی چاودێری کە کاک دکتۆر ئەحمەد سەرۆکی نەزان سەرۆکایەتیەکە چێکی ئەو فۆرمانە ئەکەنەوە دوای چێکردنەوەی فۆرمەکان لێرە لژنێکی حسابی هەیە چەکەکانیان بۆکە هەر کەسێک کە چەکی خۆی وەرئەگرێ ئەڕواتە دەرەوەچێتە بانک ڕاستەخۆ ئێستا لە بانک پارەی نەقددانراوە لە بڕی پارە حسابیەکەی کۆمسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ پارەکەی وەرەگرێ ئەم لیژنێ تا سعات 4 ئێوارە ئەمڕۆ بەس خەریکی ناو چەمچەماڵە بێ بەس خێزانەکانی ناو چەمچەماڵ کە 639 خێزانە تاوەکو 12 شەو بانک بەردەوامە بێ بۆ ئەوی بتوانێت سەردەم مۆچەکانی ئێمە بۆیان نێرین پارەکانی خوان وەرگن قەرەبەکەی خوان وەرگرن سبەینێ بەیانیەکەی ئێمە تەشیە و ئاغزەلەر و شۆڕشمانەیە کە بە هەمان شێوە هەفتەی داهاتوو ئەگەر لیستەکانی ئۆتۆمبیلەکان و دوکانەکان تەواو ببێ حازر بێت تەتقیقکردنی تەواو بێ هەفتەی داهاتوو هاوکاری خێزانەکانی بڵێن دوکانەرەکان بۆ ئۆتۆمبیلەکانیش تەواوەکە ئینشاءڵڵا بەما توانم بڵێم ئەو ئەمانەتی لەسەر شانمانە بەرامبەر چەمچەماڵیەکان ئەدا ئەمان کردووە پێوان بەخشیونەتەوە خسومانەتەوە خزمەتیان بەژمارە لەلاتانەکە چەند ماڵ قەرەبوو ئەکرێنەوە لەم دوو ڕۆژەیە 1302 ماڵ هاوکاری ئەکرێن ناتوان بڵێم قەرەبووتوان بڵێم هاوکاری کرێن بەرامبەر بەو زەرەر و زیانانەی کە خەمڵێنراوە 569 ئۆتۆمبیل و 210 دوکان
جا هەندێک هاوڵاتی هەیە ماڵەکەی دوکانەکەی سیارەکەی زەرمەند بووە بۆیە 3 جار پارە وەرەگرێت هەندێک هاوڵاتی 2 جار ماڵەکەی و ئۆتۆمبیلەکەی هەندێک هاوڵاتیە تەنها یەکجار یا ئۆتۆمبیلەکەی یا ماڵەکەی یا دوکانەکەیەتی بە پێی ئەو زەرە و زیانانەی کە کەوتووە لیژنەکان تۆماریان کردووە یەک بە یەک هەموو ئەو کەسانی کە ناویان هەیە و لە سیستمەکەیە تۆمار کراون حەقی خوان وەرەگرن و ئێمە لە خزمەتیان نابین. باشە مامۆستا ئەم پارەی کە ئەمڕۆ بەسەر خەڵکی چەمچەماڵەدا بە شەکرێ بڕەکەی لە چەندێکە و بۆ چەندێکە دیاریتان کردووە بە پێی ئەو زیانەی بەریان کەوتووە؟ ڕاستیەکەی ڕقەمی زۆر وردم لا نییە بەڵام وابزانم ئەخیرەکەی 4 ملیۆن و 900 و شتێکە یعنی دەست پێکا لە ڕقەمی بچووکە و دەست پێکا تا ڕقەمی گەورە هەموو جۆرە ڕقەمێکی تایە بەقەدە زەرە و زیانی ماڵەکەیە. باشە مامۆستا عەتا تاکوکەی لە چەمچەماڵە ئەمێنێتەوە لە ساتەوەختی دروستبوونی لافاوەکە لێرەیە تاکوکەی لێرە بەردەوامە بێ هەتاوکو ئەرکەکەم لێرە پێویستی بە من بێ هەتاوکو بەڕێز جێگری سەرە گۆزیران کە قوبا تاڵەبانی فەرمان ئەکات من لە چەمچەماڵ ئەمێنمەوە و بەردەوامە بم من ئەمە ناو قۆناغی فریاگوزاری انشاءالله ئەمڕۆ سبەینە قۆناغی فریاگوزاریتی ئەپەڕێنین ئەمێنێتە قۆناغی بوژانەوە لە قۆناغی بوژانەوە لە ناو چەمچەماڵ بم یا لە ئۆفیسی جێگری سەرە گۆزیران بم لە سلێمان یا لە هەر جێگێکی تر بم هاوکار و پشتیوانی خەڵکی چەمچەماڵە بم بۆ ئەوەی لە قۆناغی بوژانەوە هەندێک پرۆژە و هەندێک دەستکەوت بۆ چەمچەماڵەکان دەست بکەین کە خزمەتی خەڵکی چەمچەماڵەکە و چەمچەماڵە باتە قۆناغێکی. مامۆستایانی ئاینی لە نێو ئەم کۆمسیۆنەیە زۆر گرنگیان پێدرا بوو هۆکارچی بوو کۆمسیۆنەکەی ئێوە پێک نەهات بوو لە کەسانی حکومی و سیاسی بەڵکو لە خەڵکێکی گشتی یاخود کۆمەڵایەتی کە خەڵک زیاتر بڕوای پێیانە لە نێو کۆمسیۆنەکەتان بوون. بەڕێز جێگری سەرگۆزینان فەرمانی کرد کە بۆردەکە تێکەڵە بێت. بەڕێز سەرۆکی دەستەی نەزەهاوەکو وەزیرێک لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز نوێنەری سەرۆکی دەستەی مافی مرۆڤ بەڕێز نوێنەری چاودێری دارایی و بەڕێز نوێنەری داواکاری گشتی ئەمە چوار جهەتی حکومین کە لەناو بۆردی چاودێریەکەن بەڵام هاوشانی ئەمە ئەبێ خەڵک و نوێنەراتی خەڵکی تیاوێ باشی نوێنەرەکانی خەڵکی شەوانن کە لێرن مامۆسایانی ئایدی کە قدر و حرمەتێکی تایبەتیان هەیە لە ناو خەڵکە و بە دڵنیایی بەوەش ناسراون کە بە داکۆکی لە مافی خەڵکەکەن شەر لەسەر مافی خەڵکەکەن بۆ ئێمە هێناومان کە ئەمڕۆ لە بەردەمی ئێمە شەر لەسەر مافی خەڵکەن بۆی مافی خەڵک پێکەوە دابینکەین ڕۆژنامە نووسان نوێنەرایەتیان هەیە و چالاکوانانی کۆمەلگەی مەدەنی و خێرخوازانیش و کەسایەتی ناسراویش سەر ئاسی چەمچەماڵ و دەوروبەری نوێنەرایەتیان هەیە و لێرە بەشدارن بۆیە ئەگە سەیریکەی بۆردەکە پێکهاتەیەکی هەمە چەشنەیە کە نوێنەرایەتێکی تەواوی حکوومەت و دامەزرا و فەرمیە چاودێریەکە ڕقابیەکان و خەڵکی شەکات. مامۆستا سپاسی تۆکەم بۆ کاتێک کە بە منتدا لەم هەموو مەشغوڵیەتە کۆتا قسەمەکەم لە ڕێگەی شاشەی کۆباسەوە بەڵێنە دەی کە هیچ کەسێ مافراو نابێت لە چەمچەماڵ؟ ڕاستیەکەی زۆر زەحمەتە بڵێم لە ڕێگەی کۆباسەوە کە هیچ کەسێک مافراو نابێت بەڵام ئەو هەر کەسێک مافی بکوێتە لای کۆمسیۆنەکە و مافی بکوێتە لای بۆردەکەی ئێمە ئەو پەڕی هەوڵی بۆی مافەکەی بینەدی ئەتوانم ئەمە بڵێم بەڵام لەوانەیە هێشتا خەڵکێکی کە هەبێ مافی خورابێ نەگاتە لای ئێمە خەڵکێکی کە بێ مافەکەی ئەوەندە گەورە بێت کە من نەتوانم دابینی بکەم.